ڕیاد سێف سەرۆکێ کوالیسیۆنە ئۆپۆزیسیۆنە سووریە گوت و کۆنگرێس و چینە بەرژەوەندیا پرۆسەیە سیاسی لە سووریەدایە. ڕیاد سێف دێ چارچۆڤەیە دیدارەکەیدا لەگەڵ مارتین لۆنگۆن بالیۆزێ بەریتانیای تایبەت ji بۆ ئۆپۆزیسیۆنە سووریە ڕاگەهاند و ئەو زانیاریان لەسەر سوچی هاتنە ئەشکارەکردن و یەکێ دەدنە خویاکردن و کۆنگرێس و چینە بەرژەوەندیا پرۆسەیە سیاسی لە سووریەدایە. سەرۆکێ کوالیسیۆنە ئۆپۆزیسیۆنە سووریە تەکەس کرد و هەر چارەسەریەک لەسەر بنەمایە بەردەوامبوونە بەشار ئەسەد دەسەڵاتێدا نکارێ ئارامیە vەگەرێنێ سووریە و دەبەرێ. ڕیاد سێف گۆچێک و گەلێن سووریە بێمانە ئەسەد ڕازی نابن و ئەو بابەت ji بۆ گەلێ سووریە نەجهێ گوتوبێژیە و پرسیار کرد و گەلۆمانە ئەسەد تشتێکی ئەخلاقی و منطقیە. ژێ ئالیە خۆڤە مارتین لۆنگۆن باڵوێزێ بەریتانیای تایبەت ji بۆ ئۆپۆزیسیۆنە سووریە تەکەزی لەسەر بەردەوامبوونە پشتەوانیە بەریتانیا ji بۆ ئۆپۆزیسیۆنە سووریە کرد و گوت و دەبێ ئۆپۆزیسیۆنە سووریە دەستاندنە بریارên خۆدا یەکدەنگ و یەک هەڵوێست بێ. دۆژی نەسر الحەریری سەرۆکێ شاندا دانوستاندکاریە ئۆپۆزیسیۆنە سووریە دێ چارچۆڤەیە هەفدیتنەکەدا لەگەڵ جێفری فلیتمان برێکارێ ئەمیندارێ گشتیە کاروبارێ سیاسی نەتەوێن یەکگرتی ڕاگەهاند و کۆنگرێس سوچیەک و بریارە دێ 23 مێهێدە بێلدارخستن مەتەرسیە لەسەر پرۆسەیە ئاشتیە لە جنێف و پرۆسەیە ڤەگوهەستنە سیاسی لە سووریە لە گۆری داخوایانیە جنێف و بریارە ناودەوڵەتی 2254 دروست دەکێ.